لە ئێستادا دیبلۆماسیەتی کوردی لە ناوخۆی هەرێمی کوردستان زیاتر بڕناکات و تەواوی هەوڵەکان بۆ ئاشکردنەوەی وڵاتانی دراوسێ تا ئێستا بێئاکامن. هەرچەندە بەرپرسانی هەرێم چەندین جار داوای بینین و سەردانی حکوومەت و وڵاتانی دراوسێیان کرد، بەڵام بە شێوەیەکی فەرمی وەڵام نەدرانەوە. ئێمە دەمانەوێ بەرەو سەربەخۆیی بڕۆین لە پرۆسەیەکی دیموکراسی. پەیام ئەوەی زانیوە تا ئێستا چەندین جار نێچیروان بارزانی داوای لە تورکیا و ئێران و عێراق کردووە ڕازی بن سەردانی هەر کام لە وڵاتانە بکە، بەرپرسان ببینێ بۆ ئەوەی دڵنیایان بکاتەوە کە ئەو بەشێک نەبووە لە هەنگاوەکانی ڕیفراندۆم. تا ئێستا سەرکەوتوو نەبووە و بەرپرسانی باڵای ئەو وڵاتانە بەڵێیان بۆ نەکردووە، بەڵام پێدەچێت جۆرێک لە نەرمی بەرامبەری نوێنرابێ و لە ڕۆژانی ئایندەدا سەردانی هەندێک شوێن بکات، بەڵام پێناچێت دیدارەکان لە ئاستی باڵا بن. لە لایەکی دیکەوە بەهۆی چەقبەستووی هەوڵە هەرێمی و ناوخۆیەکان یەکێتی و پارتی یەکتری تۆمەتبار دەکەن بەو شکستانەی بەسەر زمون و ئایندەی هەرێمی کوردستان داهاتوون. هەموو ئەم نەهامەتیانش خەمساردی دەسەڵاتی کوردی ئەوەندەی دیکە ڕوون دەکاتەوە کاتێک بە نیازی ئەنجامدانی ڕیفراندۆم بوون لە ئاگەری سەرنەکەوتندا هیچ بژاردەیەکی تریان پێ نەبوو بۆ دەرباسکردنی هەرێمی کوردستان و وەستانەوە لە بەرامبەر هەرکەم لە تورکیا و عێراق و ئێران. بەڵام ئەو دۆستە دۆرینەی ڕۆژانە بە شانوباڵیاندا هەڵدەدا کە ئەمریکایە ئامادە نەبوو وەڵامی تەلەفۆنەکانیشان بداتەوە و چەندین جار داواکاری نێوەندگیری بەغدا و هەرێمی کوردستانی ڕەت کردەوە. لا نوێترین پێشاتی نێودەوڵەتیشدا سەبارەت بە عێراق جارێکی دیکە برێت مەکۆرک داوای لە کورد کردووە تا 4 ساڵی دیکە پشتیوانی لە عەبادی بکەن و هۆشداریشی داوە کە پێچەوانەی سیاسەتەکانی ئەمریکا هەنگاو بنێن وەک ئەوەی لە ڕیفراندۆم کردیان. هەموو ئەمانە ئەو هاوکێشەیەمان بۆ ڕاست دەکاتەوە کە گەلی کورد بۆ چەسپاندنی مافەکانی لە حکوومەتی ناوەندیدا دەبێ یەکڕیزی نیشتیمانی دروست بکا و هەموو هەوڵەکانی چڕ بکاتەوە بۆ داونستان لەگەڵ بەغدا، نەک پشت بەستن بە هێزێکی دەرەکی بۆ پاراستنی خواستەکانی گەلی کورد. هەروەک پێشتر نێچیروان بارزانی ئەوەندەی سەردانی ئەنقەرەی دەکرد ئەوەندە سەردانی بەغدای نەدەکرد.